ئۆتۆماسیۆن هەڕەشە یان هۆکار بۆ مانەوەی مرۆڤ. ئۆتۆماسیۆن بە مانای کەمکردنەوەی بەشداری مرۆڤ لە پرۆسەی بەرهەمهێنان یان بە مانایەکی سادەتر بەکارهێنانی ڕۆبۆتە بۆ کارکردن. لە چەندەیەی ڕابردوودا کەسانێکی دیاری جیهان چ وەک ڕۆشنبیر یان سینەماکار بەکارهێنانی ڕۆبۆت و ڕەوتی خێرایی ئۆتۆماسیۆنیان وەکو هەڕەشەیەک بۆ سەر داهاتووی مرۆڤشی کردوتەوە و لە دژی بەکارهێنانی ڕۆبۆتەکان بە ڕێژەیەکی زۆر و لەسەرجەم بەشەکاندا بوون. یوال نوح هەراری نووسەری بەناوبانگی کتێبی 21 وانە بۆ سەدەی 21 ئامۆژگاری دەداتە مرۆڤەکان کە بەهۆی ڕەوتی ئۆتۆماسیۆن ڕەنگە لە ساڵی 2050دا کێشەی زۆرینی خەڵک نەبوونی کار بێت و بە جێگەی مرۆڤ کەڵک لە ڕۆبۆت وەربگیرێت و پەروەردە و پیشەکان بەردەوام ئاڵوگۆڕیان بەسەردا بێت بە شێوەیەک کە مرۆڤ نەتوانێت بەردەوام و بەخێرایی تێکنۆلۆژی خۆی نوێ بکاتەوە. بەڵام لە بەرامبەر ئەم ڕوانگەیەدا و بە تایبەتی لە دۆخێکی وەک ئەمڕۆدا کە بەهۆی ڤیرۆسی کۆڕۆنا زۆرێک لە وڵاتان تووشی قەرەنتینە بوون و مرۆڤ ناتوانێت کارەکانی وەکو پێشووتر بەڕێوە ببات و بە تایبەتی کە ئابووری جیهانی خەریکە تووشی کێشە دەبێت بەهۆی ڤیرۆسەکەوە کە بەردەوام خەریکە خەڵکێکی زیاتر نەخۆش دەکات و کارکردنی مرۆڤی تووشی کێشە کردووە. ڕۆبۆتەکان دەتوانن وەکو جێگرەوەیەک لە باتی مرۆڤ لە سێ بەشی بەرهەمهێنان و پێچانەوە و گواستنەوە پێداویستیەکانی مرۆڤ بەرهەم بهێنن و لە باتی هەڕەشەیەک وەکو هۆکارێک بۆ مانەوەی مرۆڤ سەیریان بکرێت.